دیارە جێی نیگەرانی و ئەفەت و ئازارەکە ئێمە لە شارێک ئاژین کە سەرچاوەی مەقام و هۆنراوە و ئەدەب و ڕۆشنبیریە کە شاری کەرکووک لە 1970ەکانەوە ئەم شارە پڕە لە هونەر کۆمەڵە کەسێ یاخود کۆمەڵە دەستێ بە شێواندنی کێلی قەبرەکانی هونەرمەندە گەورەکانی وەکو مامۆستا عەلی مەردان کە قەنەعەت ناکەم هیچ دژمنێکی هەبێ لەسەر کۆی زەویە. ئەمازم شارێکە ناڕزاییە بەرامبەر و کاری کە بەگەڵپەی پاشای مەقامات مامۆستا عەلی مەردان کراوە. ئێمە بە هەموو شێوە وەکو هونەرمەندان وەکو ڕۆشنبیرانی دانەی و کاراگەر مانگ یەکێک لە دەستەنادیارەکانی کەرکووک هەڵساون بە شێواندنی گوڵکۆی هونەرمەند و پاشای مەقامات مامۆستا عەلی مەردان. دارە ئێمە ئەو کاتێکم هەواڵەمان بێت لێرە نەبووین بە مەبەستی پێشکەشکردنی چالاکێکی شانۆیی لە وڵاتی تونس بووین، بەڵام هەر کاتێکە ئەو هەواڵەمان بیست وەکو ئەو بوو کە مووسێک لە جگەرمان بدرێت تەزوو بە گیانمان هاتوو کە یەکێک لەم هونەرمەندانە کە هەموو نەتەوەی کورد شانازی پێواکە بەڵام هەڵساون بە ئەنجامدانی ئەم کارە قێزەوەنە. ئەمڕۆژ کۆمەڵێک لە هونەرمەندان و ڕۆشنبیرانی کەرکووک بەگشتی وە لە شاری با بڵێن لە چەمچەماڵ و لە گەرمیانەوە کۆمەڵی هونەرمەندی زۆر جوان هاتوون بۆ ئیدانەکردنی ئەم کارە قێزەوەنە.